سڵاوتان لێبێت بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ دەپرسین ئایا لەگەڵ ئاسایی بوونەوەی تا ڕادەیەکی ژیان ئێمە چۆن بتوانین خۆمان بگونجێنین لەگەڵ کۆڕۆنای نوێ؟ ئایا ئێستا کە سەرجەم ئەو شوێنانەی پێشتر هاتوچۆمان دەکردن کە کراونەتەوە چۆن مامەڵە بکەین؟ تەندروستی و خۆپارێزی دەبەستینەوە بە لایەنێکی گرنگی ژیانەوە کە ئەویش وەرزشکردنە. بۆیە بۆ ئەمە بەستە ئێمە میوانداری دوو بەڕێزی ئازیز و خۆشەویستمان کردووە کە هیچیان بەڕێز دکتۆر سەرهەنگ جانبازە بەڕێوەبەری بەڕێوەبەتی خۆپارێزی و پاراستنی تەندروستی لە بەڕێوەبەتی تەندروستی گشتی هەولێر بەخێربێکات زۆر سپاس دەکەین. هەروەها بەڕێز کاک هیوا عەبدولخالق کە پاڵەوانی جیهانە و ڕاهێنەری نێودەوڵەتیە و لە بواری وەرزشە لە بواری خۆراکی وەرزشی لە شارەزایی بڕوانامەی هەیە بەخێربێی جەنابی زۆر خۆشحاڵم کە ئامادە بوون لە کۆڤید-19. ئێمە هەمیشە بە درێژایی ئەم ماوەی کە ئەم ڤایرەسە هەبوو جەنابیشت ئاگداری هەمیشە ئەو لایەنانەمان باس کردووە کە زانیاری نوێ چی هەیە لەسەر ڤایرەسەکە، چۆن بتوانین تەعاملی لەگەڵا بکەین، شێوازی خۆپارێزی ئەو کەسانی کە چاک نەبنەوە، چەندەها پرسیاری کە لە خەیاڵ و لە هزری ئێوەی خۆشەویستدا هەبووە. بەڵام ئەم شەو بابەتێکی تر باز دەکەین، ئەو بابەتەیە کە لەوانەیە لای زۆربەمان گرنگ بێ، چۆن بتوانین مامەڵە لەگەڵ ئەم دۆخی ئێستایا بکەین، چۆن بتوانین سەرڕای ئەوەی کە ژیانێکی تا ڕادەیەک ئاسایی و دەرچوون و هاتوچۆکانمان دەواممان ئەو شوێنانی کە پێشتر دەچوین ئەو بازاڕ و مۆڵ و شوێنانی کە سەردان دەکەین چۆن بتوانین بەو شێوازە بێ لەگەڵکردنەوەی ئێمە شل نەبینەوە لە ڕێگاکانی خۆپارێزی چۆن مامەڵە بکەین و هەروەها لایەنێکی گرنگی تری ژیان کە ئێستا خۆشبەختانە تا ڕادەیەکی باش لە ناو گەنج و هاوڵاتیانی خۆمانە پیادە دەکرێت، ئەویش بابەتی وەرزشکردنە و بابەتی تریشەیە کە لەگەڵ دکتۆر سەرهەنگا ئەویش باسەکەین. بەڵام کە دەڵێن وەرزش چۆن مامەڵە لە وەرزش بکەین، چۆن لە هۆڵەکانی لەش جوانی و وەرزشکردن ئێمە ئەتوانین ئەوانی کە هۆڵەکان بەڕێوە دەبن چیان کردووە بۆ ئەو کەسانی کە دەچن لەوێ بە مرتاحی وەرزشەکەیان بکەن و تووشی نەخۆشی نەبن. سەرەتا دکتۆر سەرهەنگ دەمێکە میوانداریمان نەکردی باجارە پرسیاری لەسەر ئەو بکەین بارودۆخی ئێستای کۆڕۆنا لە هەرێمی کوردستان بەگشتی و لە هەولێر لە چ دۆخێکدایە، ئێوە ترستان لە چییە و تەسەورات و بەپێی ئەو شتە زانستیانی کە ئێستا هەیە لە دنیاە چی هەیە کە بتەوێت بینەرانی خۆشەویست زانیاریان هەبێت لەسەری؟ زۆر سپاس کاکتۆر هەست. زۆر سپاس ئێوارەی جەنابەت و میوانی بەڕێز و بینەرانی خۆشەویستیش باش. زۆر سپاس. بەنسبەت بە شێوەیەکی گشتی ڕەوشی نەخۆشیەکە لە هەرێمی کوردستان وەکو جەنابتان ئاگاتان لێیە ئێستا بە شێوەیەکی گشتی دەتوانین هەرێم بوویتە سێ بەش، ینی لە پارێزگای سلێمانی و هەولێر و دهۆک مەخەڵەبجەش. لە سلێمانی پێشتر نەخۆشیەکە بەرەو بەرزی ڕۆیشت، بەڵام پێشی چەند هەفتەیەک دەستی پێکرد بەرەو کەمی بڕوا. پاشوی هەولێر دەستی پێکرد بەرەو لووتکە ڕۆیی کە ڕۆژانە گەیشتە نزیکەی 400 حالەتمان هەبوو، بەڵام ئەوە تەقریبەن 10 ڕۆژە 2 هەفتە 10 ڕۆژە پیکەکە دەستی پێکرد بێتەوە خوارێ. نزیکی هەفتەیەکە دەستی پێکردی ڕۆژانە بینی 150 تا 200 حالەتمان هەیە و الحەمدوللا سوپاس بۆخوا حالەتی مردنیش دەستی پێکرد بەرەو کەمی بچی. بەڵام بەداخەوە لە دهۆک ئێستا ئەوان حالەتەکانیان دەستی پێکردێ بەرەو زیادی دەسی، ڕۆژانە حالەتی زۆر تەزیل دەکەن، ئێستا ئەوان بەرەو لووتکە دەڕۆن. کەواتە توانین بڵین وەکو گرافیکێک ئەگەر بەسەرم بیهێنە بەرچاوی خۆمان لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجەوە بەو شێوازە بەرەو هەولێر و ئێستا بەرەو دهۆک کە ئەمە لەوانەیە لێکدانەوەیکی زانستی ئەو تۆ دەم و دەستیش حازر نەبێ، بەڵام لەگەڵ کرانەوە و هاموشە و ئەو شتانە حتمەن تەئسیری هەبووە. خۆی هەموو جارش باسمان کردی حالەتەکان تا 20 ڕەمەزان باش بوو، کۆنتترۆل کرابوو لە بەرەوەی ڕێکارەکان زۆر تون بوون، بەڵام باری گشتی ئابووری و خەڵکو و وابوو ئیجبار بووین هەندێک شت بکرێتەوە، خاستن 10 ڕۆژی ئاخیری ڕەمەزان کرانەوەکەش بەداخەوە بە یەکجاری بوو. ئەوە بەی کرد حالەتەکان وردە وردە زیادی کرد. دیسان بەداخەوە لە جێژنەی ڕەمەزانیش تێکەڵبوونێکی زۆر بوو بەبێ ڕەچاوکردنی ڕێنمایەکان. ئیتر پاشەویش وردە وردە حالەتەکان زیاد بوو تا جێژنەی قوربانیش بەداخەوە دیسان
هەمووتان ئاگاتار بوون تێکەڵبوونێک بوو ئەوانە هەموو بۆی لێ کرد حالەتەکان بەرەو زیادی بچی بەڵام الحەمدوللا وەکو گوتم نزیکی هەفتەیەک دە ڕۆژە دەستمان پێکردیە لە لوتکەکەوە وردە وردە بینە خوارەوە هۆی لێکدانەوەیەک هەیە هۆکاری کەم بوونەوەکە ئایان تەبیعەتی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە وایە یان لەوانەیە کەسێک بڵێ بپرسێ بڵێ هەمومان کەسی نزیکمان و تەنانەت کەم خێزان هەیە کەسی نزیکیان کەسێکیان تووشی ڤایرۆسەکە نەبوو بێتن ئایا ئەمە گەیشتوتە ئەوەی کە ئەم ڤایرۆسە خۆی تێر بوو بێ لە توشکردن یان لێکدانەوەی تر هەیە کە لە بەرچی دێتە خوارەوە خۆی تەبیعەتی هەموو پەتایەکی ڤایرۆسیەکان وهایە حالەتە خەڵکێکی زۆر توش دەبن دوایە دەگاتە لووتکە بەڵام ئەو مودەیە کە هەر توش دەبی و دەگاتە لووتکە دەگۆڕێ بە جێرەی ئیجرعات یعنی ئێمە لە مانجی سێوە دەستی پێکرد بەڵام کەنجی دەستگەیشتە لووتکە لە مانجی نزیکی کۆتایی هەفت و بیدایەتی هەشت بەڵە لەبەرسێ لەبەرەوەی لە مانجی سێوە ئیجرعاتێکی زۆر پاراستنی تەندروستی لەلایەن حکوومەتەوە جێبەجێکرا بەڵام پاشوی کە دەستی پێکراوە ژمارەکە زۆر بوو گەیشتە لووتکە هەموو پەتایەکەوەیە دەگاتە لووتکە کە گەیشتە لووتکە ئایا لە دوکە دەمینێتەوە یاندا دادەبەزی ئەگەر ڕێکارەکانی خۆپارێزی باش بن دەست پێ دەکا وردە وردە دادەبەزی چەندی ڕێکارەکان و خەڵک ئێستا خەڵک کە گەیشتە سەر ئەوەی کە خەڵک خۆی بپارێزی چەند ڕێکارەکان مەزبوط بی خەڵک خۆی بپارێزی حالەت کەرڤەکە دادەبەزی وردە وردە بەڵام فترەیەک لە خوارێ دەمینێ هەتاوەکو چارەسەرێکی کاریگەر یان ئەو بە شەرتی ئەگەر شل نەبینەوە ئەگەر شل نەبینەوە تەبیعی کانی کەمبوونەوەی ژمارەکان معنایەوە نییە لەبەرەوەی هێشتاش خەڵکێکی زۆر هەیە توش نەبووە و هیچ ڕێگایەکیش نییە لە پاراستنیان تەنها خۆپارێزینە تا ماکوتەیەکی کاریگەر دروست دەبی تاوەکو خەڵک دەرزەکەی لێرە یانیش عیلاجێکی کاریگەر دروست دەبی اینجا وەختی دەڵێن خەڵکەکە ترسەکەی تۆزێک لە دڕی دەبێتەوە هەتا ئەو کاتی احتیمال ئەو کێرڤە دێتە خوارێ فترێژیش لە خوارێ دەمینێ بەڵام ئەگەر هاتوو شلێک هەبی لە خۆپارێزی لایەنی خەڵک دیسان وردە وردە دەست پێ دەکات جژنی ڕەمەزان هەر وەکو ئێستاش نمونەمان هەیە لە وڵاتانی ئەوروپی فترەیەکی باش حالەتەکە هاتە خوارێ دوای ئێستا حالیەن داتایەکان وە بەرەو زیاد بوون دەچی ئیمەش ئیشاڵڵا ئیمە لە خوارێ دەبی تا ئەو کاتی ڤاکسینێک دەدۆزێتەوە یانیش لوخاحێکی بڵێن دەرمانێکی کاریگەر بەڵام تا ئەو کاتی خەڵک پێویستە لەسەر ڕێنمایەکانی تەندروستی و خۆپارێزی و تاکپارێزی بەردەوام بێت زۆر باشە دەست خۆش بێت تۆ سەرنگ تاوان باز لە کۆمەڵێک ڕێنماییتان دەرکردووە بۆ هەموو ئەو شوێنانی کە لە پاش ئاسانکاری و کرانەوەی کۆمەڵایەتی و بڵین ڕێستورانتەکان سەرتاشخانەکان هۆڵەکانی وەرزشی بێگومان لەسەر ئەو ڕێنمایەنە پرسیار لە جەناب دەکەین بەڵام دەمەوێت لە کاکی هیوا بپرسم ماوەیەکی باش هۆڵەکانی وەرزشکردن داخران تەنانەت هەندێک شوێن هەبوو کە تایبەت بوو بە وەرزشی تاکە کەسیش لەوانەیە لەبەر ڤایرۆسەکە داخرابوون بەڵام ئێستا خۆشبەختانە دەتوانین بڵین خۆشبەختانەیان بەو شێوازی کە کراوەتەوە ڕەوشەکە چۆنە ینی ئایا هەموو ینی مەسەلەن وەکو هاوڵاتیەک با بڵین چی دەبینی لەکردنەوەی ئەو هۆڵە وەرزشیانە ئێوە ئستینتاچان چ بووە لە ماوەی ئەم مانگەی کە کراوەتەوە ئێوارێت تۆ باش دکتۆر ئێوارەی دکتۆریش باش و هەموو ستافەکان بەنسبەت ئەوەی کە هۆڵەکانمان ئێستا کە کراون بەڕاستی هێشتان خەڵک ترسیوەی مایە بێن بۆ هۆڵی وەرزشی لەبەر ئەوە ئەم ڤایرۆسەیە چەندی تێکەڵە هەبیتن ئەوە دکتۆر باشتر دەزانیتن زیاتر دەبیتن بەڵام ئێمە وامان کردیە بە پێی ڕێنمایی وەزارەتی تەندروستی 2 سعات جارێک دەبی 10 نەفەر بێتن بە پێی هۆڵەکەی ئایا مەسای هۆڵەکەی چەند ئەگەر 500 مەتر بیتن بۆ نمونە 400 تا 500 مەتر زیاتریش بێەوە شتێکی ترە ڕێنماییان بۆ چووە دەبی 10 نەفەر لەوێن دەربی ئەو 10 نەفەرە ڕۆی ئەو 10 نەفەری تر دێتن دەبی ماسک بینن لەگەرەخواان ئەو کەسانی کە دێن وەرزش دەکەن و هەروەها خاولی تایبەتەیە ئەو دەرمانانەی کە ئەو ئاستانە پێ خاوێن دەکەنەوە 2 سعات جارێک دەبی ناو قاعەکە بڕشێنین بەو سەنەتایزە بیتن هەر دەرمانێک بیتن کە پێویستمانە لە هۆڵەکان بەڵام بە شێوەیەکی عام خەڵک
دابراوە لە وەرزش هێشتا نەگەڕاونەوە بەڵێ کێشەش بۆ ئێمە دروست بووە ئەوانەی کە دابراون کێشیان زیادی کردووە و هەروە زۆر بەشیان قەبارەی ماسوولکیان لە دەستداوە زۆر باشە ئەنج دوایە دینە سەر ئەوەش ئەبێ بمان بڵێ ئەو خەڵکانی کە ئەو حاڵەتیان بەسەرهاتەوە دکتۆر سەرهەنگ لەبەر کوارانتین و دانیشتن و ئەوانە ماسوولکەکانیان لە دەستداوە و ورجیان گەورە بۆتەوە ئەمە بەشێک لەوانە بەڵام پێش ئەوە نیوز فیچەرێکمان هەیە با پێکەوە بینەری بین هەر دەربارەی وەرزش و وەرزشکردنە هاوکارانمان ئامادەیان کردو با پێکەوە تەماشایک چالێکەکەمان دەست پێ کردێتەوە بە ڕێنمایی تەندروستی ڕۆژانە حەوتی بەیانی تا 11 شەو ئێمە لە خزمەت گەنجانی شارەکەمان هابین لە 1:30 تا 3:30 عەسر بەشی ئافرەتانمان هەیە بە پێ ڕێنمایی تەندروستیەکان ڕۆژانە ئێمە چەند جارێک 4 بۆ 5 جار تاقیمی هۆڵەکەمانەکەین بە دیتۆڵ و بە کحولۆمانە کە ئەویش تەندروستی دەربەریەکان بۆی دابین کردوین و ئەتوان بڵێم ڕێنمایەکان لەسەر ڕێنمایی ئەوان ئێمە تاقیمی هۆڵەکەکەین دوو یاریگاشمان هەیە لە خزمەت وەرزشکارانی هۆڵی لە ژوانیایە ئەوانیش بە پێ ڕێنمایەکان کراونەتەوە. ڤایرۆسە لە هەموو دنیا بڵاوە و چالاکیەکان ناکرێت ژیانیش بۆسێ چالاکیەکان پێویستەکە کە بەردەوام بێ بەڵام بۆ ئەم بەردەوامێ پێویستە خۆمان و بەرامبەرەکانیشمان پارێزین جگە لە یاری لە جوانی هەموو یاریەکانی تر پێویستە ئەنجام درێ لە شارێک بێ لە کورسان بێ لە شوێنیکە بێ پێویستە یارانە هەموو کاتێ بەردەوام بێ چونکە دیار نییە کە ئەم ڤایرۆسە تاکەی و تاکوێ ئەڕات و ناشکری ئێمە بۆ سین و دەسەوەسان چاوەڕێەوە بکەین پێویستمان بە وەرزشکردنە پێویستمان بۆیە کە لە شولارێکی تەندروستمان هەبێ بۆ کوتم کە ئەوەی زۆر گرنگە لە ئێستاە خۆپاراستنە. بەڵێ ئەوەی کە بینیمان نمونەیەک بوو لە یەکێ لەو هۆڵە وەرزشیانەی هەرێمی کوردستان کە بەو شێوازە هاوڵاتیان وەرزشوانان دەستیان پێکردێتەوە وەرزش دەکەن. دکتۆر سەرهەنگ پرسیارەکە لەوەیە ئەمە لەو نیوز فیچەرەیە بینیمان خەڵکێکی کە وەرزش دەکا ماسکیان بەستووە و شێوازی ناو قاعەکەش تاقیمەکرێت لە ڕووی زانستیەوە چەند جار ئایا بە ژمارە چەند جار تاقیم بکرێ ئەو ئامێر و پێداویستی وەرزشیانە یان جۆریەتی ئەوەی کە تاقیمی پێدەکرێت ئەوە گرنگە خۆی هەردووچی گرنگە کاکتۆر چێ ئەو مادەی کە بەکاردێنی لۆ تاقیم دەبی کاریگەر بی و ڤایرۆسەکە بکوژی چی ئەنواع موادی معقم هەیە هەندێکیان هەیە کار لەسەر ڤایرۆس ناکرد تەنها بەکتریا دەکوژی
ئێستا دیتۆل خەڵک دەستی پێدەشوە دیتۆل ڤایرۆس ناکوژی دیتۆل تەنها بەکتریا دەکوژی دەبی مادەش یەک لەو مادانەبی علمیان کە ڤایرۆس بکوژی و بەکار بێ مادە هەیە لۆ دەست تاقیمکردن بەکاردێ مادە هەیە لە بۆ دار و شت بەکاردێ مادە هەیە لە بۆ ستیل تاقیم دەکات ئەو مادانەی کە بەکاردێ مەفروزە علمیان کاریگەری هەبی لەسەر ئەو شتێک کە پێی دەستڕیەوە ئەوە زۆر گشتی باشترین مادە بۆ ئێمە هەرباس لە هۆڵەکانی وەرزشەکەین کە مەسەلەن ئەبێ مواصفاتی ئەو مادەیە چی بێت خۆی دەبی ئەنتی ڤایرەڵبی یعنی لەسەری مواصفاتی ئەوەبی کە ڤایرۆس دەکوژی بەکاردێ لە بۆ سڕینەوەی دار بەکاردێ لە بۆ سرینەوەی ستیل بەکاردێ لە بۆ پێستی ئینسان ئەو مواصفاتانەی هەبی اینجا بەکاربێ هەندە جار دەبی دوو مادەبی یەک لە بۆ دەست تاقیمکردنی یەک لە بۆ مادی لە تاقیمکردنی شوێنەکان ئەوە زۆر گرنگە بەڕێی من ئەو جیهازانە یعنی مەفروض وایە ئەگەر شخصێک لەسەر جیهازێکی ڕاضی کرد گواسترایەوە سەر جیهازەشتر دەبی ئەو جیهازە خەڵکی تر بەکارینەینی هەتا تاقیم نەکرد نابێت و لەوانەیە دەنابشتان دیتان چەند جیهازێک هەیە ئەوەی ڕاضە لەسەوەی دەکا ئەوەی بەجێ دەیری دەستە سەروەی لەوەی بەجێ دەیری دەستە سەروەی ئەگەر هات و شخصێکی تر هاتە جێوەی بەبێ تاقیمکردن ئەو احتیمالی هەیە ئەو شخصە ڤایرۆسەکەی هەڵگر بێ لە بە ڤایرۆسەکەی و دەستی لێدا و پیسی بکە ئەوی تر بێتەوە لۆی بگوازرێتەوە فە باشتر وایە هەر جیهازێک کە بەکار هات تاقیم بکرێ اینجا شخصی وەلو لەوانەیە ئیشێکی زەحمەتیش بێ بەس ئەگەر کەسەکە دەستی بەر ئەو شەفت و دەمبڵوس و ئەوانە کەوێ بەڵام بۆ دەمبوچاو ئەوانی نەبات چونکە هەر چەندە ئارەقە دەکەنەوە ئەکید هەر محاولە دەکەن بیسڕنەوە کاریگەری کەمتر نابێ مەسەن ئەگەر لەو کاتێ ئاگیان لە دەستیان بێیان مەسەوەی ئەکید بەڵام چێ زامنیەوەی دەکەن ینی ئەکید کابرا محاولە دەکا ئەو شتانە نەکە بەڵام غێر ئیرادی لەوانەیە دەستێکی شتێکی باتەکە پووی دەست لە چاوی بدا و دەست لە شتێکی بدا دوایە دەست لە یان بە پشمی دەخاوین کاتەوە نەچی دەستی بشوا ینی ئینسان معڕەزە لە بۆ لەبیرکردن یان لە بۆ غەڵەتکردن باشتر وایە تاقیم بکرێ اینجا ئەوی تر بەکار بێ وەکو مامۆستاش باسی کرد وتی ئەوان نەفەرەکان مەحدودن ینی هەر دوو ساعت جارێک مەجموعە خەڵکێک دێن ئەوانە دەڕۆن مەجموعە خەڵکێکی تر دێن ئەوە عادەدەکەشی مەحدودە وەکو ئەو ڕێنمایانەی وەزارەتی تەندروستی ینی بەجێرەی جیازەکانی کە هەیە و مەجێرەی مەساحەی شوێنەکەی ینی ئەو وەختی ئەگەر ژمارەکە دەکەس بێتە ژۆرێ دەتوانی ئەو دەکەسە محاولە بکەن هەر کەس و جیهازێک بەکاربیینی لە بەرۆی جیازەکان زۆرە ئەو وەختی کان ڕۆیشتنەوە تاقیم بکەن ئەو جەوەزبەیەکی تر بێت ئەو جیهازانە تاقیم بکرێن ئینجا بێن بەکاربێت ئەوها دەکرێت یەک شتیش گرنگە هەوا گۆڕچێ لە ژۆرێ ینی چەند بتوانرێ ساحیبەی هەوا دەرکەری لە شوێنەکان پەنجەرە و شتەکان بکرێتەوە هەوا گەڕچێ چەند زۆر لە ژۆرە هەبی ئەوەندە باشترە چوانە ڕاضە دەکەن احتیمالی هەر شتێک هەیە هەوا لە ژۆری حەبس نەبی هەناسەدان لە کاتی وەرزشیشە ئەوزانم خێرایە و پێویستە و بە ڕێژەیەکی زۆر دێتە دەرەوە کە ئێوە وابزانام هەر خۆشتان ئامۆژگاری وەرزشوانان دەکەن ئەم مواصفاتەیان بڵین ئەم ڕێنمایانەی کە ئێستا دکتۆر سەرهەنگ باسی کرد داوای لە ڕووی پراکتیکی و ئاسان نەبێ بەس با من یەکەم جا پرسیارەکە لەوە بکەم وەکو گرفتەکانی وەرزش ئێمە هۆڵەکانمان بەرگەی ئەو جۆرە شێواز و ڕێکارانە دەگرێت کاک هیوام بە شێوەیەکی گشتی باواسکەین ینی نەک بڵین بە تەحدید بەخۆی کە جەنابی دکتۆر باسی کرد بەڵێ زۆر پێویستە وەروە زۆر ئاسانی شەلای من گران نییە قڕز نییە بەڕاستی چکە لە دەرەوەی کوردستان لە وڵاتەکان بۆ نمونە کە دەچن ئامێرەگە بەکاردەهێنن پمپی لێ لەگەر کلێنکەس بەخۆیان خاوێنی دەکەنەوە بەڵێ خۆیان ئەو کەسی کە دەیوێت ئامێرە بەکاربیێنیتن ئێمەش وامان کردووە ئێستاکە خەڵک زۆر باشە لەگەڵ ڕێزم فێرە پاک و خاوێنی بووە نەی بەڕاستی ئامێرەکانیان دەستڕنەوەیان خاولی دادەنێن کە ئامێرە چیش بەکاردەینن بەخۆیان دەستڕنەوە سپرامان لێوێن دەردانایە سپراکی لێ دەن و خاوێنی دەکەنەوە بۆ ئێمە زۆر ئاسانکاری بووە خۆیان فێر بووینە بەڕاستی ڕاستە باشە با بینە سەر ئەوە گەر بڵین بەو شێوازە بێ و هەموو کەس ئاگای لە خۆی بێ و ئەو شێوازی کە ئێوە لە هۆڵەکان بە شێوەیەکی گشتی دانراوە بێ کەسەکە خۆی خاوێن کاتە بەڵام با بینە سەر لایەنە جسمانیەکە یان مەسەلەن ئەو لایەنی کە پرسیاری زۆربەی وەرزشەوانە
ئێوە زۆرترین ئەو گرفتانی کە بینیوتانە لە کەسی وەرزشوان کە بە هۆی کۆڕۆناوە نەیتوانیوە بێتە هۆڵی وەرزشی چی بوون زیاتر مەسەرەن شەکوان لێ هەبووە یان کێشەی بۆ ئێوە کوڕاهێنەر دروست کردووە لە کاتی دووبارە دەست پێکردنەوەی وەرزشەکەیان بەڵێ ئەو کەسانەی کە تووشی کۆڕۆنە بوونە چاکبوونەوە تا خۆم لێ ناگەرم لەنە هۆڵەکە وەرزش بکە بۆ لەوانەیە تەندروستی بەرەو خراپی بڕواتن ڕێنماییان دەکەم بچن بۆ پارکەکان زیاتر بەستەیانیەوەی کە بڵین تازە چاک بۆتەوە نیە بەڵێ ئەوەی تازە چاک بووتەوە خۆم وە ناکەم وەرزش بکەن دایانێرم بۆ پارکەکان بەیانیان خواستن لەوێن دەر ڕۆیشتنەچی مامناوە نەغاردان بە هیچ شێوە غاردان باش نیە ئەوانەی کە تووشی بووینە لە بەروی سیەکانیان هێشتانەکە دکتۆر باشتر دەزانیت زۆر باشە لەسەر ئەوەی کە توش بووە لەسەری قساکەین بەس خەڵکێک هەیە دەڵێ لەبەر ئەوەی کە وەرزشم نەکردووە ماسوولکەکانم بچووک بوونێتەوە چاوری لەشم زیادی کردووە ورگم گەورە بۆتەوە ئەمانە ئەو گرفتانە ئێوە چۆن مامەڵیان لەگەڵەکەن ینی مەسەلەن کەسێکی وەکو بڕێزت کە ڕاهێنەری لە بواری لەش جوانی و وەرزشکردنە سەرەن ئامۆژگاریتان چییە بۆیان و ڕێکارەکان چییە؟ بەڵێ دکتۆر ئەو کەسانەی کە چێشیان زیادی کردووە دەبی بەردامەیەکیان بۆ دانین کە پێی دەرێن لۆ کارب دایت باشە کاربیان لێ قەتع بکەین یان کەمی کەینەوە کە بتوانین چێشیان وەکو پێشان لێکەینەوە چێشیان دابەزیتن وان لێ هات بوو خەڵک زۆر قەڵەو بوو بەڵێ بەڵێ زۆر خەڵک قەڵەو بووە ئەوەیە چێشەکە لەگەر خواردنیش هەر دەرێن ئەزمان لە خواردن ناتوانین خواردنی تەرەکەین بەڵام زۆر هانیان دەدەین کە واز لەو خواردانە بینن کە خواردیانە بۆ نمونە کاربۆهیدرات و خواردنە چەوریەکان چەوری خراپەکان با بڵین شەکر بەرنامەمان بۆ دانانە کە بگەڕێنەوە پێشوو بەڵام گود نیوز ئەو کەسانەی کە قەبارەیان هەبووە لە دەستیان داوە کە 6 مانگە هۆڵە وەرزشیەکان نیە ئەوە پێی دەڵێن 1 month recovery مەسڵ دەتوانم بڵێم بە یەک مانگ بەڵێ مانگێک 2 مانگ بەڵام بە یەک مانگ ئەگەر ئەو کەسە چالاک بیتن بەخۆی وەرزشەکە باشی ئەنجام بدا خۆراکیش نەک بەز وەرزش خۆراک تەواوکەری یەکترینە بەڕاستی بە یەک مانگ ئەو ماسوولکەی کە لە دەستی داوە دەگەڕێتەوە ئەو مانگە هیلاکە بێ بەڵێ زۆر هیلاک پێ ناکەن بە هیچ شێوە ئەوەی هەموو ڕۆژەکە بەڕاستی بە هیلاچی دکتۆر ئەو ماسوولکە دەگەڕێتەوە تکرارەکان برێم زیاد دەکرێتن بە وەزنێکی خەفیف کو برێم وەکۆی جسمەکەی پەم دەکەم بۆ ئەو مانگە بەڵام پاژمانگێک یا مانگونی وێک بەرنمەکەی دەگۆڕم ئاسان دەبیتەوە دکتۆر سەرهەنگ وەرزش قسەی زۆری لەسەر کراوە و کە دەزانین ینی یەکێکە لە ڕێگە هەرە بڵین تەندروستەکانە بۆ تەندروستێشنەوەی جەستە بەڵام ئێستا ئێمە لێرە دەپرسین وەرزش وەک بەشێک لە چارەسەری نەخۆشی چەند ساڵە بەڕێزت لە بواری پاراستنی تەندروستی و یان بڵین بەرەو پێشبردننی تەندروستی کار دەکەین سەرەن پلانی تەندروستی یان مەسەلەن ئەگەر وەکو ئەو تۆپیکەش بکەینە پرسیار ئایا دەکرێت وەرزش وەک بەشێک لە چارەسەری نەخۆشی بەگشتی و ئەم نەخۆشیە دابدرێ خۆی ئەکید وەرزشتێک لە شتە گرنگەکانە کە سحاتێکی باش دەداتە ئینسان و بەرگری لەشیشی زیاد دەبی بەڵام وەرزشیش بەجێرەی تەمەن دەگۆڕێ ینی ئەو وەرزشی کە یەک گەنجێک دەیکا فەرقی لەگەر یەکەکی تەمەن ناوەند یان یەکەکی بە تەمەن چوو یان یەکێک نەخۆشی تری هەیە سوکەری هەیە و زەختی هەیە و نەخۆشی دڵی هەیە ئەوانە دەبی شێوەی وەرزشکردنەکە بگۆڕێ بەجێرەی ئەو تەمەنانە ناوی یەکەکی بە تەمەن بچی وەرزشی توندی پێ بکەیت احتیمالی هەیە زەرەری هەبی لە قازان زیاتر ئەمە وەکو پاراستنی تەندروستی عالەمیەن بەترەیەک بوو لەسەر نەخۆشیە گوازراوەکان زۆر ئیش دەکرا پاشوی کە نەخۆشیە گوازراوەکان دەستی پێکرد وردە وردە کۆنتترۆل بکرێ پاراستنی تەندروستی دەستی پێکرد نەخۆشی نەگوازراوەکانیش بێتە مەوزوع ناو پاراستنی تەندروستی یعنی ئیش لەسەر نەخۆشی نەگوازراوەکانیش بکرێ وەکو نەخۆشی زەخت و سوکەری و قەڵەوی کە ئەساسی ئەو نەخۆشیانەیە هەروها بەشێکی تایبەت کراوە لە پاراستنی تەندروستی کە پێ دەڵێن بەشێ نەخۆشیە نەگوازراوەکان لە بۆ ئەویش چەند بەشێک دەگرتەوە زوو دەستنیشانکردی نەخۆشی شەکرە و نەخۆشی زەخت و
هاندانی خەڵک لەسەر وەرزش و خواردنی تەندروست وەروها ژینگەی ژیانی ئەو ژینگەی کەری دەژی ئەوانە هەمووی هاتە ناو بەرنمەکانی پاراستنی تەندروستی لەسەر ئاستی بنکە تەندروستیەکانیش ئەو بەرنامانە وردە دەستی پێکردیە نزیکی چەند ساڵێکە زۆر مێژنیە ئەو بەرنمەیە هاتە ناو بنکە تەندروستیەکان بۆ جێبەجێکردنیە بەڵام بەداخەوە تەبیعی وەکو باسی کرد کۆڕۆناوەی کرد خەڵک لە ماڵێ دانیشی فترەیەک و هەر خەریکی خواردن بوون هەموو جار باز دەکە خواردنی باش فۆن بەرگریتان بە ینی ئەمە لە پێناوی ڕێگریکردن لە نەخۆشیێکی گوازراوە شتی نەگوازراوەمان پەیدا گوازراوە ئەوە شتێکی موقەتە ئینشاڵڵە ئەکید هەر پەتایەک کە دەستی پێکرد کۆتاییشی هەیە هەروها نامینێ ئیشاڵە کە وەزعەکە هێور بووە و ئەو نەخۆشیێش کۆنتترۆل کرا ئەکیید بەرنمەکانی تر دەست پێ دەکاتەوە بە توندی بۆ کۆنتترۆلکردی نەخۆشی نەگوازراوەکان کەواتە ینی ئێمە لەلایەک ئەو دکتۆر سەرنگەڵێ وەرزش باشە و دەبێ بکرێت و لە هەمان کاتیشە ڕێکارەکان وازەحە باشە ئێوە کە کەسێک دێ داوای وەرزشەکە یعنی لە ڕووی زانستی وەرزشیەوە حساب بۆ تەمەنەکەی بۆ شێوازی لەشی ئەوانە چۆنەکەن ینی مەسەن چۆن قسەیان لەگەڵ دەکەن هەموو کەسێک ئارەزوی خۆی بڵێ من حەزم لە وەرزشێ ئەتوانێت یەکسەر بیکەیان ئێوە ڕێگریلەکەن ئێمە سەر بە تایبەتی ئەگەر بێ بڵین بۆ چارەسەری کۆڕۆناش با باسکی کە ئێستا حەز لێ بوو لەسەری قسە بەڵێ کە جەناوی دکتۆر فەرمووی بە پێی تەمەن زۆر مهمە تەمەن بەڕاستی ئەو کەسانەی کە تەمەنیان هەیە ڕیشالەکانیان با بڵێن ماندیترە لە گەنجێک نابی تەمرینی قورسی پێ بکرێتن تەمرینێک بەس لە بۆ تەندروستی بۆ هەموو کەسێک نەک بۆ ئەو کەسانی کە تەمەنیشیان هەیە تەمرینکردن وەرزش 30 خوڵەکە تا 6 خوڵک دەکرێتن ئەگەر زیاتر بێ بە پێچەوانەوە ئیش دەکاتن ئەگەر ئەتوو لە نیو ساعتە تا سعاتێک وەرزشت کرد توانای بەرگری لەشت بەهێز دەبی و چالاک دەبیتن دایمەن وەرزشوانان چالاکن بەڵام ئەگەر زیاتر وەرزشت کرد زۆر کەسەیە دەرێ من 2 ساعت 3 ساعت لە هەڵە وەرز نەخێر ئەوە بە پێچەوانەوە ئیش دەکاتن بەڵکو توانای بەرگری لەشت بێهێز دەبیتن لۆ هەموو شتێک نەک بەزەوە ڤایرۆسە لۆ هەموو نەخۆشیێک بەڕاستی زۆربەی وانی کە زۆر وەرزش دەکەن تەنانەت وەرزشی ژوای لێ هاتوو ئەگەر لە حەدی خۆی زیاتر بێ بێگومان فعلی خراپیە بێت بێگومان دکتۆرە بەڕێزەکانیش ئێستا زۆربەی زۆری مدیسنان و سندەرمان بۆ نەخۆشەکان لەسەر ئەوەی کە باسم کرد لۆ کاربدایتی بەکاردێنن خۆراک بەڕاستی خۆراک زۆر باسی دەکەین ئینشاڵڵا زۆریشمان باس کردیە خۆراک زۆر گرینگە بۆ ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی بووینەوە هەروەها ئەو کەسانەی کە بیانوێت توانای بەرگری لەشیان بەهێز بکەن دەگەڕێتەوە بۆ سەر خۆراک و وەرزش نەک بەس خۆراک بەتەنیا دەست خۆش بێکاکیوە ئێستا من پرسیارێکی گرنگ هەیە بەس بەڵامەکەی لای هەردووکتانە کەسێک دەڵێ من تووشی کۆڕۆنا بووم و ئێستا چاک بوومەتەوە حەزم لێیە هۆڵەکانی وەرزشیش کراوەتەوە دەست پێ بکەمەوە بۆ وەرزشکردن لە ڕووی ینی گەڕانەوە بۆ دوای توشبوون بە کۆڕۆنا جارێ دکتۆر سەرنگ ئێستا چۆنە مەسەڵەن کەسێک کە پێی بڵێن چاک بۆتەوە چێن ئەوانە ئایا هیچ پۆلێنکردنێکیان هەیە و لە ڕووی تەندروستی و زانستیشۆ کەی دەتوانێت وەرزش بکاتەوە پاشان دێمە سەر ئەو وەرزشانی کە تۆ ئەتەوێت بۆ کەسێک کە چاک بۆی کۆڕۆنایە دەست پێ بکاتەوە بڵێ ئێستا ینی پرۆتۆکۆڵێکمان هەیە لە بۆ ئەو کەسانی کە پێ بڵێنە تو چاک بوویەوە دەتوانی بچی ئیشی خۆت بکەیت ئەجا ئیشی خۆت دەوامی خۆتە و کاسژیانی خۆت بکەیت ئەگەر هاتوو بە زۆر بە سوچی گرتی زۆر هەیە نیشانەکە 1-2 ڕۆژ لەسەری پیا دەبی و پاشوی چاک دەبتەوە نیشانەکانی ئەوانە هەتا 10 ڕۆژ تا 10 ڕۆژ ئەگەر هیچ نیشانەیان نەبوو تایان نەبوو کۆخیان نەبوو بێ تااقەتەکەیان نەما 11مین ڕۆژ پێیان دەڵێن دەتوانی بڕۆی کێشت نییە ینی 10 ڕۆژ دوای نەمانی نیشانەکان یان بە هەمووی بەڵام ئەوی نیشانەی هەیە هێشتا مایتی دەبی 3 ڕۆژ بێ نیشانەبی بەبێ وەرگرتنی دەرمان زیاتر لە 10 ڕۆژەکەی 11 ڕۆژەکەی ینی یەکێک تای هەیە هەتا هەفتەی یەکەم و هەتا نزیک 9 ڕۆژیش بەڵام 3 ڕۆژ پاشوی 12 ڕۆژ بەبێ وەرگرتنی ئەو دەرمانانە کە تا دەینتە خوارە یان دەرمانی تر لە بۆ کۆخە وەردەگری کۆخەی نەما تای نەما ئەو 3 ڕۆژە یعنی بۆ مەجموع 14 ڕۆژ دەتوانی بابستەوە ماڵی ئەمە ئەوانە کە زۆربەی زۆریان لە ماڵەوەن
بڵێ وانێ ئێستا لە حاڵەتی ئەوی بە توندی گرتیتی بوویتە هۆی ئیلتیهابی سیەکانی بەڕاستی یانیش بەخۆی نەخۆشیێکی درێژخایەنی هەیە یان نەخۆشیێکی هەیە کەوا بەرگری لەشی کەم کردیتەوە ئەوان هاتا 20 ڕۆژیش 20 ڕۆژیش دەمینێ تا 20 ڕۆژیش بە چاک بۆ حساب ناکرێت ئەگەر هاتوو نەخۆشی وەکو گوتم مەزموعەیەک خەڵک لەسەر دەرمانی دژە سەرەتانە لەسەر کۆرتیزۆنە ئەوانە دەبی 2000 فەحسیان کەین پاش 20 ڕۆژەکەش 2000 فەحسیان کەین فەحسی PCR کە لە کەف و قوڕک وەردەگیرێ بینیان 24 سعات بی لە هەردووچی نەگەتیڤ بوو ئەو جە پێ دەڵێنێت و عیبت نییە بڕۆ ناو خەڵک ئیشی خۆت بکەوە دەمینێتەوە فەقڕی دووەم ئایا ڕاضی بکەیان نا ڕاضی بکەیان نا دەمینێتەوە سەر زۆری نەخۆشیەکەی کوی گرتیە ئەو کەسەی کە بانمونە بێنینەوە ئەوەی کە 2 ڕۆژ نیشانەی هەبووە پاشان نیشانەی نەماوە و 10 ڕۆژی خۆشی حساب کردووە 11مین ڕۆژ هیچ نیشانێکی نییە ئەوە لەو کاتەیە دەتوانی دروست ناکا بۆ دەتوانانی بچی ڕاضی بکە بەڵام دیسان ڕاضە تون نەکە تۆ تازە لە نەخۆشیەک دەرچوو باش ڕاضەی سووک بکە زۆر بەڵام پرسین ئەو ڕاضانە ئەوانەی تر کە بە توندی گرتیتیان ئۆکسزیینیان دابەزیە پێویستی بە ئۆکسزیین بووە پێویستی بە سیپاف و بایپاپ بوو ئەوانەوە عیشی ترە بەڕاستی ئەوە دەبی دکتۆری ئەخسایی خۆی کە عیلاجی کردیا تەقیمی وەزعەکەی بکە ئایا ئەوە لەبارە بچی ڕاضی بکە یاننا و جۆری ڕاضەکانیشی پێ برێت چی ئەوان هەر پێی دەڵێن ڕۆژەی دوسێ دقە بڕۆ و دانیشە و لە بەرەوەی سیەکانی تووشی ئیلتیهاب بووە بە ئەوە دەبی دکتۆرە بەڕێزەکەی کە عیلاجی دەکا سپۆرەکەی خۆی کە باتنی ئەو ڕێنمایی بکە ئایا کەنجین دەتوانی بچی دەست پێ بکە چ ڕاضە چیش بکە طبیعی کە چۆ ناو لای هۆڵی ڕاضەش ئەکیدش ئەوان ڕێیان دەبی بەڵام دەبی دکتۆری چارەسەرکەری خۆی دەبی ئەویش ڕێی هەبی لێ زۆر باشە دەست خۆش بێ ئێمە ئەوانی کە زۆر بە توندی دەیگرن و دوای ئەلحەمدولیلا چاک دەبنەوە کۆگاکانی لەشیان هەمووی بەتاڵ بووە جارێ بێ خەریکی خواردنی باش و ڕێک و پێک و وەنی ئیسراحەت و ئەوانە بێن بیر لە وەرزش نەکەنەوە لە بیدایەتەوە باشە کاکیوە ئەو گروپانەمان بۆ پۆلێنکە ئەوانی کە زۆر بە خەفیفتر تەنها 2 ڕۆژ نیشانیان هەبوو دوای 11 ڕۆژ ئێوە لە هۆڵە وەرزشیەکان یانکەنە ژوورۆیان نەبا ئەو پرسیارە بکەم بەڵێ ئەو کەسانەی کە بە خەفیفی گرتویانە وەکی دکتۆر باسی کرد دەتوانن وەرزش بکەن بەڵام نەک زۆر قڕس لای دوایمانەی بە ئەو وەزنانەی کە هەیە لەوێندەر زۆر بە سوچی هەتا مانگێک 2 مانگ ئەو کەسانەی کە بە خەفیفی گرتویانە لەبەروی بەڕاستی ناتوانم زیاتر ماندیان بکەم ئایا نازانم لەوانەیە سیەکانی ئەزیەتی خواردبیتن ئەگەر دکتۆریش پێی برێ من هەرماندی ناکەم بەڕاستی هەتا مانگێک 2 مانگ کە زانیم تەندروستی باشە کێشەی نییە دەتوانم کۆرسەکەی بۆ بگۆڕم بەرنامەکە بەڵام ئێمە هەر دکتۆر ئێمە هەر تێستەی خۆمان هەیە ئەو کەسانەی کە تووشی کۆرۆنە بوون ئەگەر بە خەفیفی ئەگەر بە توندی تێستەکەمەی چۆنە مەسەنە ئەو تێستانەی کە پێیان دەکەین ئەو کەسی کە دێتەوە دەرێ من تووشی کۆرۆنە بوویمە بەڵام چاک بوومەوە دکتۆر گوتیتی بڕۆ وەرزش بکە دای دەنێم پێی دەڵێم بریدن ئەکسەرسایز بۆ ماوەی بەڵێ بۆ ماوەی 5 سانیە هەناسەی هەڵمژی و 5 سانیەش فڕیدا بۆ 5,000 ئایا بزانام هیچ کێشەی هەیە یان کێشەی نییە هەندێک وەرزشتر هەیە لەسەر دەستەکانی و لەسەر پەنجەی پێی هەروە بە قۆڵی هەناسە هەڵدەکێشی با قۆڵیش هەناسە دەداتەوە ئەگەر هیچ کێشەیەکی نەبوو تووشی سەرسوڕان نەبوو یان تووشی تەنگە نەفەسی نەبوو دەتوانانی بێتەوە بۆ هۆڵەکەمان ینی ئێوە ئەو شێوازەی بڵین تا ڕادێک لە ڕووی زانستی شوایە بۆی بزانی ئایا ئەو پاشماوەی زیانەی کە بە سیەکانی کەوتووە چاک بۆ تۆ یان چاک بۆ دکتۆر بۆ ئەوەی بزانم ئایا ئۆکسسیجین بە شێوەیەکی باش هەڵدەمژیتن یان نا چکە بەڕاستی بۆمە دەبیتە سەرێش ئەگەر لەسەر جیازی غاردان یان لەسەر هەر ئامێرێک بیتن بەربیتەوە تووشی سەر سوڕان بیتن ئەوەش بۆمە کێشە دەبیتن بەڕاستی ینی شەرنی ئەوەی کە کۆرۆنای گرت پێ یەکسەر بێتە ژوورەوە و بتوانێت وەرزش بکە ئەبێەوە تێستی بکەن بەڵێ تێستی خۆمان هەیە بەڵێ دیکەین زۆر باشە دکتۆر سەرنگ ئێوە پێش ئەوەی کۆرۆنا سەر هەڵبدا لە ڕووی تەندروستیەوە ئەو کێشانە چی بوو کە لە هۆڵە وەرزشیەکان بە شێوەیەکی گشتی هەبوو ئەو کاتیش هیچ کێشەیەکی تەندروستی هەبوو بێتە هۆی ئەوەی ئەنجامی کەسانێک کە لەناو هۆڵی وەرزشی وەرزش دەکەن یان تەنانەت وەرزشەکانی تریش با هەر بە هۆڵی وەرزشۆنە بێتە هۆی گواستنەوەی نەخۆشیەک شتێک بۆ ئێستا ئێمە زیاتر ئاگامان لە خۆمان بۆیە پرسیارەکەم هۆی هۆڵە وەرزشیەکان تەوی فترەیەکی زۆرە دانرایە بەس بۆ ئاخیری زیادی کردیە
و خەڵکیش زیاتر دەچیتە ئەو هۆڵانە ینی احتیمان بە ڕاضی دەدەن بۆ ئاخیر فلەبەر هەندێک هۆڵەکان بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ئەمە ئیزازایان دەدەینێ وەکو تەندروستی ئیزازەی تەندروستی وەردەگرن ئەو ئیزازەیەش بە سوەر دەگرن بەپێی قانون سەحی عامەی عێراقی ڕێنمایی هەیە بە جێرەی جیهازەکانە چەند جیهازی دادەنێ دەبی مەساحەی ئەوەن دەبی حەمامی ئەوهاوی دەبی دوور لێرەنگۆ توالێت و دەستشۆرەکانی ئەوهاوی بە جێرەی عدەدی جیهازەکانەوە مەساحەکەی ئەی مەساحەکەی چەند هەبی قانونەکەمان هەدەبی ئەوەندە جیازە هەبی نابی لەوەندە زیاتر تێدا هەبی بۆی تەنها کۆڕۆنا نییە نەخۆشی گوازراوە زۆرە بەهۆی هەواوە دەگوازرێتەوە وەکو ئەفلەوەنزا نەخۆشیەکانی هەڵامەت یعنی نەخۆشی تریش هەیە کە بەدەست لێدان دەگوازرێتەوە بەو ڕێنمایانە پێشتریش هەر پێیان جێبەجێ دەکرا و لیژنەیەکی تایبەتیش هەیە لیژنەیەکی مشتەڕەکە ئەنی لایەنی لیژنەی ئۆلۆمپی لەگەرە تەندروستی لەگەرە قایمقامەتی لەگەرە ئەو لیژنەیە پێشتریش دەچون سەردانی ئەو شوێنانیان دەکرد وەگەر بەڕێیت بەجێرەی ڕێنمایەکان نەبا ئەو شوێنە ئیزراعەتی لەگەر دەکرا زۆر جار لەوانەیە جەنابیش ئاگار لێبی شوێن غەرامە کرایە زۆر جار شوێن داخرایە لە بۆ ئەوەی کە ڕێنمایەکان جێبەجێ نەکردیە یەک کێشەی تریشمان هەبوو بەکارهێنانی پرۆتینات و دەرمانی غێر مەسموح لە شوێنەکان زۆر جاری شوێنەکان سزادراون یان ئیزراعەتیان لە بۆ بەکارهێنانی ئەو مادانەی کەەوە ڕێگا پێدراونیە لەو هۆڵانش دەبی یەکێک هەبی مدەری بەکەوی ئەو مدەری بەش دەبی شەهادەیەکی هەبی تاوەکو بتانی ئەو شوێنانە لەژێر ئیشرافی ئەو بەدەریمانە بچی ڕاضەش بەڕاستی یان بەکارهێنانی ئەو دەرمانانە ئەگەر بەغەڵەتی بەکاربێت احتمالە جەناب بن باشتر بزانی زەرێکی زۆرتر دەبی لەوەی قازانجی هەبی بەڕاستی ئەمە وەکو تەندروستی نمونەشمان هەیە خەڵکانێک هەیە گەنج چۆ سەر بەخۆی پرۆتیناتی وەگرتێ تووشی عەجز کلیە بووە یعنی ئەم نییەکەم دەناسی هەر وەی لێ هات تووشی شوشتنی کلیە بوو هەتا وردە بەرەو باشی چۆ نەتیجەی غەڵەت بەکارهێنانی ئەو مادانە ئەو شتانە پێشتریش دەکرا و جیمیش لەو شوێنانە بوو زوو قەپاتکرا بەڕاستی یەک لەو شوێنان مەترسیدارانەیە کە کۆڕۆنا تێدا زیاتر سەریعتر بڵاو دەبتەوە ینی ئەگەر هاتوو بەبێ ڕێنمایی و بەبێ ئەین لەگەر لە سڕی حەفلە و تازیە و شوێنی قەڵەباڵق ئەوەش لەوانە ینی لەو جوێنانە کە پێدەن هایڕسخانەکان لە شوێنە های ڕسکەکانە کەوانە خۆشی کۆڕۆنا لێ بڵاو دەبتەوە هەروانە خۆشی ڤایرۆسیش عینیشتە ئەوی زراعەتانی کە ئێستا دەکرێت ئیشاڵە کڕۆنەش نەما هەردەبی بمینێ ئەو شتانە لە پاکوخایانی هەوا گۆرچێ بەڵام ئەو کاتی لەوانەیە جیازەکان و خەڵکەکانی کە ڕاضە دەکەن ژمارەیان زیاتر بی ئەوە دەکرێت دوای نەمانی کۆڕۆنا بەڵام ئەو پاکوخایانێ و ئەو شتانە دەبی هەر بمینێ هیوادارین بگەینە ئەو ڕۆژە و ئیشەڵا ڤایرەسەکە وتو وەزعەکە نەمێنێ لە کاتی کۆڕۆنا ینی بڵین لەم ئێستا لەم زڕوفی ئێستا هیچ تایبەتمەندیەکی تایبەت هەیە بە شێوازی وەرزشکردن مەسەلەن هیچ شتێک بەدەر لەوانی کە باسمان کرد بۆ کەسێک کە چاک بوو بێتەوە وەکو ئەو ڕێنمایانی تەندروستی بەس لە بابینە سەر قەزەی ماسک کە وابزان پرسیار بوو لای تۆش ئایا دەکرێت وەرزش بە ماسکەوە کێشە دروست ناکا بۆ ئەو کەسێک کە وەرزش دەکات بەڵێ پرسیارێکی زۆر باشە زم لەو پرسیارەیە ئەو کەسانەی کە تووشی کۆڕۆنا بوونە چاکبوونەوە تا کە پێیان دەڵم بچن بۆ پارکەکان بە هیچ شێوەک لەوانەیە جەنابی دکتۆریش لەم زۆر باشتر دەزانی نابی ماسک بەکاربێنی بۆ ئۆکسسیجینی پێویستە بۆ دەچی بۆ پارکان بۆ دەرم بۆ پارکەکان مێ بۆ هۆڵە وەرزشیەکان وەبی زیاد لە پێویست ئۆکسسیجین هەڵمەژی بەڵام ئەگەر تو ئەو ماسکە لەدە ناتوانانی ئۆکسسیجین هەڵمەژی بەڕاستی ئەگەر کەسێک هەر توش نەبوو بێ و ئەگەر کەسێک توش نەبیتن ئەما بەخۆی ئامێرەکان لێک دوورن ئامێرەکان ئەو دەمەی کە دێتە ناو هۆڵەکە دەتوانی ماسک دابنێتن بەڵام لەسەر جیازی غاردان جیازەکمان ئۆن کردیەکمان ئۆف کردیە ئەو بەپێی ڕێنمایی تەندروستی بەڵێ دەتوانی ماسکەکە لابدات چکە لە هۆڵی وەرزشی بەڕاستی ئۆکسسیجین زۆر پێویستە لە کاتی ڕاکردن زەحمەتە لە کاتی تەمرینکردنیش بە ئامێرەکان زەحمەتە ناکرێتن بەڵام ئێمە مەسافەمان لە بۆ دانایە و هەروە زۆر کەسیش دێتن بە خۆی دەیبەستیتن بەڵام لەسەر جیازی غاردان بەڕاستی ئێمە وەکو ئامۆژگاری پێمان باش نییە ماسک ببەستن ینی لە کاتی وەرزشە باش نییە ئێوە پێویستان بە ڕێژەی ئۆکسسیجینی زیاترە بچێتە ناوخێنە بەڵێ
دکتۆر سەرهەنگ چەند مەودە باشە بۆی کەسێک کە ماسک نەبەستی و بتوانێت وەرزش بکە؟ وی لە مەترە کون و زیاتر بی بە ئەمە دەڵێ مەترە کون نیو زیاتر بەڵام ماسیش بەستی ماسکیش ببەست بەڵام کە بێ ماسک بوو کاتە بیکەنە 2 متر 2 متر چکە ئەو لەگەڵیشە هەناسەکە زۆر بەقایمی خۆی دکتۆر هەڵەمژێ و فڕەشی داتەوە ئیمە خۆی 2 متر لێک دەبیتن جەنابەت دەزانی ئەو ئامێرانە لە بەروەی کە تو تەمرینی پێدەکەی وەکو پێنج پرێس و ئەوە شەفتەکە درێژە 2 متر دەبیتن هەروە جیازی غاردانیش مەسەلەن پاسکی لە ئەوانەیە بە خۆی مەسافەکانیان دوورە بەڕاستی ئەگەر ئەمە یەکمان ئۆف کردیە کوژان دیتوانەوە ئەوکەی ترمان پێکردووە مەسافە یەکجار دوور بووە بەڵام زۆر کەسەیە دەیبەستی پەیوەندی بەخۆیەوێ بەڵام من وەکو خۆم پێم باش نییە لەسەر غاردان بە تایبەتی ئەگەر لەسەر ئامێرەکان بی مشکلەک نابی بەس وەکو ڕۆیشتنی خێرا ئۆکسجینت پێویستە زۆر باشە دەست خوشکاکیوە پرسیارێک بەدەر لە وەرزش پرسیارمان لێ دەکرێت لەسەر ئەوەی هاتنی وەرزی زستان شەپۆلێکی تریوانە کاکیوە باز دەکرێت شەپۆلێکی تری خوانەخواست ئەم ڤایرەسە تێکەڵبوونی لەگەڵ ئەنفلۆنزای وەرزی و هەڵامەت ئەمانە لە ڕووی زانستی و تەندروستیەوە یان بەسەر بڵین پلانەکانی ئێوە لەو بابەتە چییە بێت کاکتۆر؟ بەڵێ بەڕاستی ئەوە هەموو جیهان ئێستا فکر لەوەی دەکاتەوە قەلقە لەو وەزعی کە ئێستا بەرەو پاییز و زستان دەچین نەخۆشی ئەفلۆنزا بەرەو زیادبوون دەچی و احتیادیە لە هەموو ساڵێش ئەوە هەبووە و نیشانەکانی نەخۆش کۆرۆناش تقریبا ناتوانانی جایکەوە لە نیشانەکانی ئەفلۆنزا احتیمالە بەس کە کۆرۆنا گرتی بە توندی لەوانەیە زیاتر بگرێت بەڵام ئەفلۆنزاش هەندێک جار ئەو زۆر تون دەگری و هەندێک جار ئەفلۆنزاش گیان لە دەستدانی لە دووە هەیە ساڵانش ئەو شتە هەیە هەر لە هەولێر پارەکە نهایەتی مانجی 12 مانجی 11 و 12 تقریبا ئەمە بەداخەوە 8 کەس گیانی لە دەستدا نەتیجەی ئەفلۆنزای وەرزی هێشتا هەر کۆرۆنا نەهاتوو و ساڵانش ئەوە دێت مەفروض وایە ساڵانە لقاحی ئەفلۆنزا لێ بدرێ لەکێ بدرێ لەو خەڵکانی کە کۆمەڵی مەترسیدارن ئەوی عمری 50 ساڵ گەورەترە ئەوی نەخۆشی شەکری هەیە ئەوی نەخۆشی زەختی هەیە ئەوی نەخۆشی دڵی هەیە ئێستا ئەو ڤاکسینان ئەو ڤاکسینە ساڵی جارێک دروست دەکرێت لەبەرەوەی ئەو ڤایرۆسانی کە ئەو ساڵە ئەوی ساڵی ڕۆیشت خەڵکی تووشی ڤایرۆس کۆرۆنا کرد احتیمال لە ساڵی دابێت نوع لقاحەکە کو دروست دەکرێت بەعام لقاحی ئەفلۆنزا تەماشا دەکەن چەندجەیەکی تایبەت هەیە لە جیهان پێ دەڵێن ئەفلۆنزا ڤایرۆس سێڤڵەنس تەماشا دەکەن چێهە زۆرترین ڤایرۆسی ئەفلۆنزایە پار بڵاو بوویتەوە خەڵک گرتیتی لەو شوێنانە دێن لقاحەکەی دروست دەکەن لەو ڤایرۆسانە چیت متەوەقع ئەو ساڵی دابێ دیسان تاواکەری پار بیت خەڵک تووشی ئەوە بیت خۆی ئەفلۆنزا دوو جۆرە ڤایرۆسی هەیە ئەیUB اینجا ئەیش دابش دەبێ بەناو چەند زۆری جیاواز زۆربەی زۆری خەڵک تووشی ئەی دەبی ئەیەکەش توندە بیەکە تۆزەک سوکترە لقاحی ئەفلۆنزاش سێ جۆرە ڤایرۆسی تێدا دوو جۆری ئەی یەک جۆری بی هەموو ساڵێ مانجی نهایەتی 5 و بیدایەتی 6 قەرار دەدەن ڤاکسینی ئەفلۆنزای ئەو ساڵە چ جۆرە ڤایرۆسەکی تێدایە اینجا لە مانجی 6 دروست دەکرێت نهایەتی مانجی 8 بیدایەتی مانجینۆ پیا دەبی عێراق کە ئەمە وەکو هەرێمی کوردستان کڕینی لقاح مرکزیە عێراق حکوومەتی عێراقی و بەڕێگای وەزارەتی تەندروستی فیدراڵەوە دەکڕێ اینجا بەشی هەرێمی کوردستان دەدا ئەمە لە چەندین کۆبوونەوەی پێشتر پێشی تقریبا 2 مانگ لە کۆبوونەوەکانمان لەسەر ئاستی هەرێم وەزارەتی تەندروستی هەرێم لەگەر هەندێک کۆبوونەوە لەسەر بە ئینتەرنێت دەکرێت لەگەر بەغداش تاکیدمان کردیتەوە لەسەرەوەی ئەو ساڵم حاولە بکەن لقاحی ئەفلۆنزا زووبی کڕن زووبی هینن تاوە پێڕا بگەین ئێستا لە پرۆسێسی کڕینە کەواتە لە بۆ ئەو مۆزوع بۆی تێکەڵ نەبێت تەنها چارەسەر ڤاکسینە ئێمە ئینهاوسێک ئامادەکراوە کە دەڵێت جیهان بەدەست مۆتەکەی کۆرۆناوە دەناڵێنێت هێشتا هیچ ڤاکسینێکی باوەڕپێکرا و پەسەندکرا و لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە نەدۆزراوەتەوە یەکێک لەو هەوڵانی بۆ دۆزینەوەی ڤاکسین دەستی پێکرد بوو دوای ماوەیەک ڕاوەستان جارێکی تر دەستی پێکردەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی داوایە دەکات بە پەلە بکرێت لە دۆزینەوەی ڤاکسینێک دژی کۆرۆنا و وڵاتان لە بە نیشتیمانیکردنی ڤاکسینەکە خۆیان بە دوور بگرێت
دوای ماوەیەک ڕاوەستان لە تاقیکردنەوە پزیشکەکانی زانکۆی ئۆکسفۆرد لەگەڵ گەورە کۆمپانیای دەرمانسازی ئاسترازێنێکا ئەمڕۆ جارێکی دیکە تاقیکردنەوەکان بۆ دروستکردنی ڤاکسینێک دژی کۆرۆنا دەستیان پێکردەوە. مانگی تەمووز ژنێکی خۆبەخش کە ڤاکسینەکەی لەسەر تاقی کرابوویەوە کێشەیەک لە کۆئەندامی دەماریدا دروست بوو دەست بەجێ وەزارەتی تەندروستی بەریتانیا و زانکۆی ئۆکسفۆرد و کۆمپانیای ئاسترازێنێکا کارکردنیان لەسەر ڤاکسینەکە ڕاگرت. لە ڕاگەیەندراوێکدا زانکۆی ئۆکسفۆرد دەڵێ سەلامەتی ئەو خۆبەخشانەی کارمان لەگەڵ دەکەن کە ژمارەیان 18,000 کەسە لە هەموو شتێک بۆ ئێمە گرنگترە دەرکەوتنی کاریگەری لاوەکیش لە پرۆسەی دۆزینەوەی ڤاکسیندا شتێکی ئاساییە و دەکرێت ڕووبدات. ئەمە لە کاتێکدایە کە ژمارەی توشبوون بە ڤایرۆسەکە لە هەموو جیهان 28 میلیۆن کەسی تێپەڕاندووە ژمارە ئەوانەشی بە کۆرۆنا مردوون زیاتر لە 906,000 کەسە. ئەمریکا پشکی شێری بەرکەوتووە لە ژمارەی توشبوون و گیان لە دەستدان بە تەنها لە ئەمریکا نزیکەی 6 میلیۆن و نیو توشبوو نزیکەی 200,000 گیانیان لە دەستداوە. لە بەرازیل تەنها لە 24 کاتژمێری ڕابردوو 43,718 کەس تووشی کۆرۆنا بوون 874 کەسیش گیانیان لە دەستداوە. تێکڕا زیاتر لە 4 میلیۆن و 200,000 کەس تووشی ڤایرۆسەکە بوون و زیاتر لە 130,000 کەسیش گیانیان لە دەستداوە. لە هیندستان ژمارەی توشبوون 4 میلیۆن و نیوە مردنیش 76,000 تێپەڕاندووە لە 24 کاتژمێری ڕابردووش زیاتر لە 96,000 کەس تووشی ڤایرۆسەکە بوون و 1200 کەسیش بەهۆیەوە گیانیان لە دەستداوە. لە فەڕەنسا لە 24 کاتژمێری ڕابردوو 9406 کەس توش بوون 40 کەسیش بە ڤایرۆسەکە گیانیان لە دەستداوە. ژان کاستێکس سەرۆکوەزیرانی فەڕەنساش 42 ناوچەی وەک ناوچەی سوور و مەترسیدار دەستنیشان کردووە و پاریسی پایتەختیش یەکێکە لەو ناوچانە. لە سوئیسرا ڕۆژی هەینی 528 حاڵەتی توشبوون تۆمار کراون کە لە مانگی نیسانەوە ئەمە یەکەم جارە ئەم ژمارە زۆرە لە وڵاتە تۆمار بکرێت. کۆماری چیکیش 1382 توشبووی ڕاگەیاندووە. بەهۆیەوە ڕێکارەکان لەو دوو وڵاتە زیاتر توند کراونەتەوە. ئیتالیا لە 24 کاتژمێری ڕابردوو 1616 حاڵەتی توشبوونی هەیە. هەڵکشانی ژمارەی توشبوون و گیان لە دەستدان لە وڵاتان لە کاتێکدایە کە تەنها 9 هەوڵی دروستکردنی ڤاکسین لە جیهان لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە دانیان پێدانراوە و ڤاکسینە ڕووسیەکە یەکێک نییە لەو 9 هەوڵە. ڕێکخراوی تەندروستی جیهانیش داوا دەکات ڤاکسینەکە بە سیاسی و نیشتیمانی نەکرێت 35 میلیارد دۆلاریش تەرخان بکرێت بۆ کڕینی پێکوتەکانی ڤاکسینەکە و گەیاندنی بە هەموو کەسێک لەسەر گۆی زەوی. بەڵام تا ئێستا کەمتر لە 100 ئەو پارەی داوا کراوە گەیشتووە تا دەست ڕێکخراوەکە. نەریمان هەورامی کوردستان 24. کاکیوە دوا پرسیارم لە تۆ ئەو ئیشەڵا ئەو ڤاکسین خەریکن دەست پێەکەن و وەزعتان هەموو لایەک هەموو مرۆڤایەتی کێشەی نامێنێ بەس پرسیارەکە بە کورتی ئەوەیە سەر ڕای ئەو هەموو ڕێکارە ئێستاکردنەوەکە باشترە بەڕای تو یان نەکردنەوەکەی هی هۆڵەکانی لەش جوانی کردنەوەکە باشترە و حەزیشەکەی خەڵک وەرزش بەڵێ بەو شێوازەی کە دادرەوە وەرزشکردن بە خۆت دەزانی جەنابی دکتۆریش دەزانی زۆر پێویستە و خۆراکیش پێویستە هەردوو پێکەوە ئەگەر بەس خۆراکت باشبی دەوی وەرزشەکە ژەگە ئیشەڵا کۆڕۆنا هادی بێتەوە لەسەر خۆراکیش بەرنامەیەەکە ئینشاءالله کاکی عەبدولخالق ڕاهێنەری نێودەوڵەتی و پاڵەوانی جیهان زۆر سپاس بۆ ئێوەش زانیاریەکانت دکتۆر سەرهەنگ دواوتە چییە؟ بەڕاستی هەموو زار دەڵێن دکتۆر سەرهەنگ هەر عینی قسەی دەکاتەوە ئەزام هۆکاری پێکەینەکەش تەرەوەیە بەس وەکو چۆن بڵێ هەر ئەوەش هەیە بەڵام تا ئێستاش ڕێکخراوی تەندروستی جیهانیش و ڕێکخراوەکانی تریش هەر ئەو قسەی دەکەن تەنها ڕێگا هەتا ئێستا خۆپارێزیە خۆپارێزیەکەش چەند نوختەیەکە زۆریش ئاسانە ئەگە جێبەجێ بکرد یەکەم بەستنی کەماوە ماسک نەچوونە شوێنی قەڵەباڵغ نەچوونە شوێنی قەڵەباڵغ ئەگە پێویستت پێنەبوو ئەگە چوش پێویست پێ ماسک بەستە دوو دەستە زوو بشۆ ئەو زۆر گرنگە لە کاتی ئەگەر هەستت بە نیشانەکانی نەخۆشی کرد لە ماڵی دانیشە مەڕۆ دەرێ خۆ تێکەڵ خەڵکمەکە بڕۆ نزیکترین بنکەی تەندروستیین خەستەخانە فەحسی خۆت بکە بزانین نەخۆشیەکەت هەیە یانە بۆ وەرگرتنی چارەسەر قەناعەتکە ئەو شوێن ئەو شتانە بکەن کە زۆرش ئاسان هەموو کەسیش دەیتوانی بیکە
ئیشاڵا پارێزراو دەبی دوور دەبی لەو نەخۆش. زۆر سپاس منیش وتەی کۆتاییم هەمان وتەکانی بەڕێز دکتۆر سەرنگ چامباز بەڕێوەری بەڕێوەتی پاراستنی تەندروستی لە هەولێر زۆر سپاسانەکەس هەموو لایەکتان هەر تەندروست بن دوور بن لە بەڵاو نەخۆشی و ناخۆشی خواتان لەگەڵ.